دەرمانەکان تۆزی تر هینە بەردەم بەڕێستان تا تەسویری بکەن حەبی بێهۆشکەری تایە حەبی جۆری تری تایە کە ترامادۆڵەمانە شروعی تایە ئەمانە هەموو دراون بەو کەسانە لەگەڵ هەرنوین و هەنێشتی ترە تا بێهۆش بنەوە توان کارەکانی خۆیان بکەن. ئەوانە تەبەن بە تەمەنە سەر و 30 ساڵە تاوانەکانیشان لە هەموو سنووری هەرێمی کوردستان ناکردو بە پارێزگای کەرکووک و هەڵەبجەشەوە لە ناو گەڕەکەەکانی شاری سلێمانی شام تۆمەتانیان ئەنجام ماوە. ئەمانە لە ئێستا حاکم بە مادەی 453 و 456 بەندی کردن ڕەنگە مادەکانیشان بگۆڕێت. ڕانە لە کەناڵی ئاسمانی پێیان ینی ئەمانە ڕاگەاندرا لە ئاسایشی سلێمانی وتیان ئەمارێکی مەترسیدارە سەبارەت بە مادە هۆشبەرەکان ینی زیادبوون بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی ئەم ساڵ لە سلێمانی ئەڵەم پلەی یەکەمی تۆمات کردووە لە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە. ئەوەی ئاسایشی سلێمانی ئەوە خەڵکەکان بە زەوقی خۆیان مادەی هۆشبەر بەکارهێنن بەڵام ئەم باندا مادەکانی بۆ ئەوە بەکارهێنەوە کە ئەو کەسانە بێهۆش بن و تا بتوان چی لە ماڵەکە بیبن. بەڵێ ئەمانەی کە من بۆتان باسەکەم مادەیەکەن کە کەسەکە لە هۆش خۆیە باواتە وەکو حەبی خەو لەو جۆرانەی تری بەڵام مادە هۆشبەرەکانەوە کەسەکان بە زەوق و ئارەزوو خۆیانی کێشن بۆی کە هۆشیان نەمێنێ و ساتێک لە ژیان دوورکەون. ئەو باندا مادەی بێهۆشیان بەکارهێناوە یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەو باندا دەکات و ئەمێ و بیشترش بکەم کە ئەم ساڵ شەی زی لە سنووری بەرەفێ سلێمانی یەکەم بە پێی تاوانەکانی خۆیان دیارە بەکارهێنانی مادە هۆشبەرەکانی هۆش لە هۆشبردنی و کەسانە دۆسیی تریان بۆ کرێتەوە بۆ ئامارەکەش بە تەماین ئامارێکی ورتر و ڕێک و پێکترتان لە ساڵان بۆ چاپکەین و ئەعلانیکەین. پرسیارێکی ئاەتەسەنە ئەم خێرانەداراییە بۆتە هۆی زیادبوونی ڕێژەی تاوان و دروستبوونی بان بەهۆی ئەم خێرانەوە خۆی قەیرانەدارایەکە دەوری هەیە بۆ تاوانەکان بەڵام ئەو تاوانە منەظەمانە ناکە باندێک خەریگە من بۆی کە کارێکی وا بکەن ڕەنگە کەسێک قەیرانی دارایی وای لێ کردوێ مۆبایلێک بدزێتە نەکەی ڕۆن بدزێ بەڵام نەک بشێتە شێوەی باندێکی ترسناکی و کۆمانە. نەخێر نا پێم وتی ئەم باندە پێشتیش کاری وایان کردووە ئەمە لە هەموو شوێنەکانی کوردستانە کردویانە کەرکووکی شتیا بە ئیدارەی گەرمیانی شتیا و ڕاپەڕینی شتیا. مادەکان هەیە لە ناو شاری سلێمانیا هەیە لە شوێنانی تریش هەیە ئەتوانێت ئیستیغلالی ئەوی کردو بچێتە سەیدەلەیەک پیاکە کوردن هەرسێکیان کوردن زۆر ساز ئێستا بۆتانین دەرمانەکانیش فەرموو. بەڵێ بەڕێزانەوەی بینیتان